ئێمە کوردین، ئێمە یەکین. ئێستا ئەزانم هەندێک کەسێک ئەڵێن کوا یەکین هەکار، کوا نایبینی براکوژی خەریکە دەست پێکات، نایبینی ئەو حیزبە واکە، یا ئەم ئەڵێ نایبینی ئەو حیزبە واکات، لەم لا ئەڵێن خەتای ئەوانە، لەو لا ئەڵێن خەتای ئەوانە. بەس باوەڕم پێ بکە ئەو نەوع بیرکردنەوە یەکێکش لەو کێشانەیە. تکایە گوێم لێ بگرن، پێش بڕۆنە ناو کۆمنتەکان و بڵێن نایبینی ئەمە هەیە و ئەوە هەیە، گوێم لێ بگرن. ئەبێ ئێمە وەک میلەتی کورد خۆمان دەستی یەک بگرین. ڕاستە ئێوە پشگیری حیزبەکەکەن، زەرد بێ، شین بێ، مۆر بێ، سوور بێ، هەرچیەک بێ، ئێوە کوردن. پێش هەموو شتێک ئەبێ دەستی یەک بگرین کە یێتە ئەم مەوزوعانە دەستی یەک بگرن. ئەوە زۆر گرنگە لەبەرەوەی ئێمە پیشانی ئەدەین کە ئێمە قبوڵی براکوژی ناکەین. ئێمە وەک ملەتی کورد قبوڵی ناکەین. ڕاستە مەوزوعەکە ناخۆشە کە ئیبینیستە تەلەڤیزۆن کە ڤیدیۆکانە بینی، کەسمان نازانین بەڕاستی چی ڕوئەدا، ئەم لا یەک شتەڵێ، ئەو لا شتێکی ترەڵێ. بەس ئەگەر ئێمە خۆمان دەستی یەک بگرین، ئەزانن حیزبەکان کە پشگیریان نییە لەسەر ئەو مۆزوعە، ئەگەر غەڵەت بن، ئەگەر ڕاستیش بن، پشگیریان نییە لەسەر مۆزوعی براکوژی. ئەبێ تێبگەن ئەتوانن پشگیری حیزبەکانتان بکەن بێ ئەوەی پشگیری براکوژی بکەی، بێ ئەوەی گوێن بە حیزبێکی تر بی، ئەتوانی پشگیری حیزبی خۆت کەی و بی بەژموری بێ ئەو شتانە. بەدەست ئێمە نییە حیزبەکان چیەکەن، بەدەست ئێمە نییە، ئەوان چیەکەن ئەیکەن. بەس ئەگەر ئێمە گۆڕانکاریەک دەست پێ بکەین لە ناو خۆمانە و دەستی یەک بگرین، ئەوان ئەبێ سێری ئەمە بکەن. اینجا باشە ئەڵێن ژمورمان نەماوە لەسەر ئەم مەوزوعە، پشگیریمان نەماوە لەسەر ئەم مەوزوعە، ئەبێ تۆزی استراتەجی بگۆڕین. اینجا لە ناو ئەم مەوزوعە زۆر چیرۆک هەیە، چیرۆکی ئەملا و چیرۆکی ئەولا. ئەڵێن ئەمە ڕوەدا، ئەوە ئەڵێ ئەوە ڕوەدا، ئەو وای کردووە، ئەو نزیکە لە تورکیا، ئەو نزیکە لە تورکیا، ئەو حەزەکە کوردستان داگیرکەن، نا ئەو حەزەکە کوردستان داگیرکەن. کەس نازانێ ڕاستیەکەی چییە. ئەوە توانێت دەشتە پیشان نەکە پێ دەڵێ لەوانێ ئەوان بێژ، ئەویش توانێت دەشتە پیشان نەکەڵێ لەوانێ ئەوان بی. بەس یەک شت هەیە لە ناو هەموو مەوزوعەکان، لە ناو هەموو چیرۆکەکان یەک شت هەیە کە عینن شتە لە هەموو چیرۆکەک، تورکیا. لە ناو هەموو چیرۆکەکان، لە ناو هەموو فکرەکان، تورکیا لە پشت مەوزوعەکەیە. حکومەتی تورکیا مشکلەکەیە لێرە، نەک خۆمان. لەوانەیە ئەم لا دەستی گیراوە، ئەو لا دەستی گیراوە، نازانین. ئێمە ڕاستیەکەی نازانین. ئەمان ئەڵێن ئەوانن، ئەوان ئەڵێن ئەوانن. بەس ئێمە وەک ملەتی کورد دانیشین و بڵێن باشە باشتر لەگەر یەکەین. ئێمەش بۆ گۆڕانکاریەکە لە خۆمانەوە دەست پێ نەکەین. تۆ برای منی، تۆ خوشکی منی، هەرچی حیزبت بێ، زەرد بی، سوور بی، سەوز بی، شین بی، خواکە ملەوەن بی، ئەلاقەم نییە. تورکیا حەزەکە ملەتی کورد ڕقی لە یەک بێ، بۆ حەزەکە داگیری کوردستان بکە. اینجا ئەگەر ملەتی کورد ڕقی لە یەک بێ ئاسانترە بۆی. ئەبێ تێبگەنەوە تورکیا دژی کووردە بە هەموو شێوەیەک. لە باکوور نایهێڵێ بژین، نایهێڵێ فەری کوردی بن، لە ڕۆژاوا نەیهێشت تۆزێ ئازادی ببینن کە گەشتنە شوێنی ئازادی و داعشیان لابرد، پێیان ناخۆش بوو، داعشیان خستەوە ناوی. اینجا لە باشووریش ئەیبینی هەموو ڕۆژە تۆپبارین هەیە لەسەر گوندەکانمان و خەڵکەکانمان، و ئەوەش لەبەر ئەوەی تریتی لۆزان خەریکە تەواو بێ و ئەوان حەزەکەن تورکیا گەورەتر بکەن. با فێڵتان لێ نەکەن، ئەوان حەزەکەن ئێوە ڕقتان لە حیزبەکەی تر بێ، ئەوان حەزەکەن تۆ ڕقی لە خزمی خۆت بێ کە پشگیری حیزبێکی ترەکات، ئەوان حەزەکەن کوردستان لە ناو خۆیان بێ بە پارچە پارچە، بۆ کە هاتن زۆر بە ئاسانی داگیرمانەکەن. ئێستا لە باتی دوای ئەمە بڕۆیتە ناو کۆمنتەکان و بڵێ نایبینی ئەم وا ئەکا و سەرۆکی ئەوان وا ئەکا و ئەمە وا ئەکا، ئیسیفادەی چییە؟ پێم بڵێ ئەو کۆمنتە دانا یەکە ئەیخوێن تۆ تووڕە ئەبێ، ئەویش جوێن بە تۆ ئەدا، ئەو جوێن بە تۆ ئەدا، ئەمیشێتە ناو مۆزوعە کورد یەک نابێ. یعنی خەتای خۆتە لە ئەخیر. لە ئێستاوە با دەست پێ بکەین، با گۆڕانکاریەکە خۆمان دەستی پێ بکەین، بۆ دوایی حیزبەکان سێر بکەن بڵێن ئەبێ ئێمە استراتەجی بگۆڕین، ئەبێ شتێکی تر بکەین لە بری ژمورەکانی خۆمان قبوڵی ئەمە ناکەن. ئێمە وەک کورد قبوڵی براکوژی ناکەین و قبوڵی تورکیا ناکەین لە ناو وڵاتی خۆمانە. ئەگەر ئەزانی تورکیا ئەیەوێ ڕقمان لە یەک بێت، مەیهێڵن. ئێستا بڕۆن بۆ ناو کۆمنتەکان و بنووسن لە کۆمنت ئەم کوردین، ئەم یەکین، ئێمە کوردین، ئێمە یەکین. هیوادارم تێبگەن لە قسەکانم. اینجا هیوادارم بە یەکەوە ئەتوانین گۆڕانکاریەک دەست پێ بکەین، هەر بژی کورد و هەر بژی کوردستان. ئەم کوردین، ئەم یەکین.